نزیکەی 2 ملیۆن موسڵمان و زیارەتکار لە وڵاتانی جیهانەوە ڕوویان لە شاری مەکەی پیرۆز کردووە. میوانانی ماڵی خوا بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج ڕوویان لە مینا کرد. ڕۆژی یەکشەممە 8 زولحیجەی 1439 کۆچی میوانانی ماڵی خوا لە شاری مەکەوە بەرەو مینا بەڕێکەوتن و ڕۆژی تەرویە ئەنجام دەدەن و بەوەش ڕوکنەکانی فەریزەی حەجیان دەست پێکرد. میوانانی ماڵی خوا لە شاری مەکەوە بە وتنەوەی لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک ئین الحەمدە والنیعمەتە لەکە والمولک لا شەریکە لەک بەرەو مینا بەڕێکەوتن. کاربەدەستانی سعودیە ڕایانگەاند بوو ژمارە و کەسانی کە تا ڕۆژی شەممە بە مەبەستی بەجێگەاندنی فەریزەی حەج گەیشتوونەتەوە وڵاتە گەیشتوتە 1,991,663 کەس. میوانانی ماڵی خوا لە مینا کە بە دووری 7 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی مزگەوتی حەرام و وەک سونەتی پێغەمبەری ئیسلام درودی خۆیان لەسەر بێت ڕۆژی تەرویە ئەنجام دەدەن. بۆیە پێی دەوترێت ڕۆژی تەرویە چونکە میوانانی ماڵی خوا خۆیان بە ئاوی زەمزەم تێر دەکەن و ئەو بڕاوەش دەبن کە پێویستیان پێی دەبێت. سەرۆکی تیمی ڕاگەیاندنی حاجیان یەرێمی کوردستان لە سعودیە ڕایگەیاند 5469 حاجی یەرێمی کوردستان ڕوویان لە شاری مەکەی پیرۆز کردووە و ڕەوشی تەندروستیان لە باشیدایە و هیچ کێشەیەکیان ڕوبەڕوو نەبووتەوە. ئەمساڵ حکوومەتی سعودیە تەکنەلۆژیای زیرەکی بۆ خزمەتی حاجیان بەکارێناوە. حاجیان دەتوانن لە ڕێگەی ئەپی حەجی زەکی داوای هەر یارمەتیە بکەن کە پێویستیان دەبێت لە وەرگێڕانەوە بۆ خزمەتگوزاری پزیشکی تا بە مەراسیمەکانی بەجێهێنانی فەریزەی حەج دەگات. ئەوکات ڕۆژی دووشەممە 9 زولحیجە میوانانی ماڵی خوا دەچنە سەرکێوی عەرەفات و یەکێک لە گەورەترین ڕوکنەکانی فەریزەی حەج ئەنجام دەدەن و دواتر لەگەڵ خۆر ئاوابوون میوانانی ماڵی خوا لە کێوی عەرەفاتەوە دەچنە مزدەلیفە. حەج وەکو یەکێک لە پایەکانیانی ئیسلام کە سمبولی نێشتنی جیاوازی ڕەگەزی و کۆمەڵایەتیە ساڵانە هەزاران موسڵمان لە سەرجەم وڵاتانی جیهانەوە ڕوو لە وڵاتی سعودیە دەکەن و مەکەی پیرۆز هەموو ڕەنگ و نەتە و زمان و چین و توێژە جیاوازەکان لە شوێنێکدا بەبێ جیاوازی کۆ دەکاتەوە. Allah